چەمەندابان مناڵێکی بەهرەمەندی دەنگخۆشە و تەمەنیشی زۆر کەمە. ئەم مناڵە چەندین گۆرانی تایبەتی کەڵە هونەرمەندان یاخود بڵێم گۆرانی کلاسیکە کوردەکانی لەبەرە. سبەینێ ئەم منداڵە بەهرەمەندە لە نێو پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانە بێت و چەندین گۆرانی تایبەت و جوان بە دەنگە تایبەتە مناڵانەکەی خۆی پێشکەش بە گوێگران و بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێکات. منداڵێکی بەهرەمەند بە ناوی چەمەندابان سبەینێ بەیانی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ چەند بەرهەمێک پێشکەشەکات. وەک دەزانین ڕۆژانی هەینی لە بەشێکی پرۆگرامی ڕۆژێکی نوێ گۆرانی و میوزیک نەریتێکە کە لە پرۆگرامەکە پێشکەشەکرێت. بۆ سبەی بەیانیش چەمەند بە دەنگە خۆشەکەی چەند بەرهەمێک پێشکەشەکات و ئەمڕۆ لە کاتی ڕاهێنانەکانیشیدا ئەو منداڵە بەهرەمەندە بۆ ماڵکی کورسات مەگەزین دووە. پێم بڵێ تۆ لە کێوە دەستە بە گۆرانی وتن کردووە تا چەند دڵخۆشی بەشداری ئەم بەرنامەیەت کردووە؟ زۆر دڵخۆشم لە تەمەنی مناڵیمەوە دایک و باوکم ڤیدیۆی منیان گرتووە گۆرانی ئەڵێم بە دەنگی بەرز. کاتێک لەناو ماڵەوەیە بە دەنگی بەرز گۆرانی ئەڵێم دڵم زۆر خۆشە و لە دەرەوە لەناو سەحرەکەمانە دایک و باوکم تەجیلەکە کوژێنەوە بە دەنگی بەرز گۆرانی ئەڵێم. ئافرین بۆ تۆ. پێم بڵێ ئەمڕۆ بۆ ئامادەکاری و ڕاهێنان بۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ چ گۆرانێکی هەڵبژاردووە تاوەکو تۆ بیڵیت؟ پارێشانم. بۆچی ئەو گۆرانی و هەڵبژارد؟ چەمەن؟ لەبەرەوەی زۆر تەمرینم لەسەری کردووە. ئەتوانی کۆپلەیەکی بچووکمان پێشکەشکەیت بە دەنگی خۆت ئێستا؟ تۆ زیاتر گوێ لە دەنگی چه هونەرمەندێکە گریت؟ مامۆستا محەممەدی ماملە. بەڵێ بێجگە لەو کیتر گوێ لە گریت؟ مامۆستا حسێنی شەریفی لەگەڵ مامۆستا حەدنان کەریم. زۆر باشە. زیاتر گوێ لە چ گۆرانێکی ئەو دوو هونەرمەندەی دیکە دەگری؟ حسێنی شەریفی مامۆستا حسێنی شەریفی. هەر بژیت تۆ لە پۆلی چەنی چەمەن؟ سێ. لە پۆلیسی حەزەکەی کە گەورە بوویت ببی بە هونەرمەندێکی دیاری کوردستان کە گۆرانی ئەڵێت؟ بەڵێ. دایک و باوکت تا چەند هاوکاری تۆن تا چەند هەوڵە لەگەڵێن؟ زۆر. زۆر باشە. کاتە بە بینەرەکان تەڵی چی کە بەیانی سێری تۆ بکەن؟ خۆشەویستان لە بەیانی لە ڕۆژێکی نوێ چاوەڕێم. بۆ هیوایم کە سبەینێ بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن و گوێ لە دەنگە تایبەتەکەی چەمەن بگرن.